لە ترسی هەڵگیرسانی شەڕ ناوچە سنووریەکانیان چۆڵ کردووە. هێزە ئەمنیەکان بە تەواوی ڕەوەند و جوتیارانی باڵەکایەتی و برادۆستیان ڕاگەیاندووە نابێت لە ناوچە کوێستانەکان بمێنن. ئەوان بەرەو ناوچە ئارامەکان کۆچیان کردووە. قورآن سەیدا لە برێ بەرد بووین و گوتیان دێت تۆپە هاوێن دێ بڕۆ نەخوارێەوە ئەماش هاتی نەخوارێ و لە بەڕین لەوێ دێ ماوە و بە مەجبوری هاتی نەخوارێ ماڕیش من دەخوا لەوێ دێ مایەوە و لەوێ دێ هاتمەوە بە مەجبوری بە بەڕیش ڕانەگەشتم هەلەکەی بسمە بە ماڵات نەک شتێک کە لەوێ دێ مایەوە نەچۆمە بێ و گوتیان دەبیتە شەڕ و تشت لەبە هەندێ ئمە هاتی نەخوارێ خۆوەختێ هات نەخوارێمە هەتا مانگەدا دایدا ئەمە هەلە چیستانە بووین لەوە ڕین هەبوو مەڕوارد هادین کردبوو لە بۆ مەڕە باز گوتیان دەبیتە شەڕ حکوومەت دێ لێکدەن و دەبیتە هاڕۆزی زەمەش مەڕ و ماڕاتی ناخوارێتە ئێستا هاتی نەخواری گارماشە هێشتا ئاونیە ماڕوە خۆ لەوار نییە ماڕ بخۆتن. ژمارەی ڕەوەندە ئاوارەبووەکان لە کوێستانەکانی برادۆست 1286 ماڵە بەهۆی کۆچی پێشوەختەیان دەڵێن زیانی زۆرمان بەرکەوتووە و حکوومەتیش بەهانامانەوە نەهاتووە و تەنها وتویانە کوێستانەکان چۆڵکەن. هەتا ئێبێنش حکوومەت ناتیا سەردانامە بکە لەمە بپرسی بێنگۆ چوو پێویستە چوو لازمە ئەمە لۆنگۆ بکەین ئەمەش غەریبەی نەکەتی نێرانی ئارێوە لە زەرەر ئەرێولان زەرەر ناوێکەتە ئەرێولان نیوە مارمە لە سە هەوارێ هە لە سەستاشین پەنجەهێشت هەری بەخۆی خوای زانی هەڵە خوای معلم پێڕانە گەشتین هەلانەش نوێرین بچینی بەخۆی زانن ما کەسێ نوێری بچی ببزوی ڕۆژێ ڕەوەندەکان نەتاتە خوای ڕەوەندەکان ئەنا گارما مێدەکوی ناژینە ئاو هەیە نەتەبا خۆ دێمە جێ ئەمە جێ زستانێشینە بریوان گوتی تۆ بچتان لێدش هەراتین هاتی نێرە ئەلان چ تۆ بچیان ناوێت لێرە بە خودی لێرە بێ ئاوین بە خودی ها بێ کارە بین بە قورآن هاتێ بچینە ها لۆفای لەوێ دەوێتێ بە پیکەمێن ئەو ئاوێ بینن ئاونە لێرە. ناوچە سنووریەکانی ئیدارەی سۆران بەهۆی تۆپباران و بەردومانی وڵاتانی دراوسێ بەردەوام نائارام بوون و هاوڵاتیانی ئاوارە بوون. ئەمجارەش ڕێکەوتنی ئەمنی نێوان عێراق و ئێران بۆ لە چەکداماڵینی حیزبەکانی ڕۆژهەڵات و سۆڵکردنی ناوچە سنووریەکان ڕەوەند و جوتیارانی ناسار بە ئاوارەیی کردووە. تا کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتە بارودۆخی ناوچەکە ئارامە و هیچ تۆپباران و پێکدادانێک دروست نەبووە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری برادۆست.